پێشبڕکێکی جیهانی گۆرانی لەسەر ئامێری مۆبایلەکەت. ئەمە ئەو پلاتفۆرمە نوێیە بە ناوی جووکی کە ئەو دەرفەتە دەبەخشێ بە موسیقا ژەنان بۆ برنەوەی خەڵاتی هەوادارانیان لەسەر تاسەری جیهاندا کە بڕی زیاتر لە $10,000 دەبێ. برایان مالوف بەرهەمهێنەری هۆلیوود و ئەندازیاری دەنگ دەڵێ براوەکە هەروەها خەڵاتێکی گەورەی دیکەشی دەست دەکەوێ. براوەی یەکەم دەبێتە خاوەنی یەک جار تۆمارکردنی گۆرانیەک لە سودەی کەپیتاڵ. لێرە لە لۆس ئەنجلس ئێمە بڕیار لەسەر ئەوە دەدەین چ گۆرانیەک تۆمار بکەین. ئەوەی کە بە شێوەیەکی ئاسایی ڕوودەدات لەم هەفتەیەدا ئەوەیە کە من چاوپێکەوتنیان بۆ ڕێک دەخەم لەگەڵ بڵاوکراوەکان و ئەندازیارانی دەنگی دیکە و بەڕێوەبەران و تۆڕەکۆمەڵایەتیەکان و هەروەها بەڕێوەبەرانی پەیوەندیە ڕۆژنامەوانیەکان. ئەندرۆ دیکاسکی دامەزرێنەری جووکی دەڵێ بیرۆکەی دەستپێکردنی ئەم کارە لە دوای ئەوە سەری هەڵدا کە پەتاکە بوو بەهۆی داخستنی شوێنەکانی موسیقا و هەڵوەشاندنەوەی پێشبڕکێکان. بیرۆکەی پێشبڕکێکی جیهانی گۆرانی بە شێوەی ئۆنلاین کاتێکاتە ئالەوە کە بیسمان پێشبڕکێی یۆرۆڤیژن 2020 بۆ یەکەم جار لە ماوەی 64 ساڵی ڕابردوودا هەڵدەوەشێتەوە. ئێمەش دەست بەجێ بیرۆکەی پێشبڕکێکی جیهانی گۆرانیمان بۆ هات کە بە کەرەنتینە یان داخستنی سنوورەکانەوە گرێدراو نییە. جووکی بەم شێوەیە کار دەکا. موزیک ژەنەکان لە سەرتاسەری جیهاندا گۆرانیەکانیان دەخەنە ناو ئەم بەرنامەیە و دواتر داوای پشتگیری لە هەوادارانیان دەکەن. گۆرانی یان هونەرمەندێک کە زیاترین دەنگی هێنابێ دەبێتە براوەی هەفتە. 3 مانگ جارێکیش پێشبڕکێی کۆتایی بەڕێوە دەچێ کە تێیدا لە ڕێگای هەواداران و دەستەی دادوەرانی شارەزا لە بواری موسیقای نێودەوڵەتیدا براوەی کۆتایی دیاری دەکرێت. براوەکانی پێشوو لە ئەمریکا و پێرۆ و هەروەها بەندێک بوون لە کازاخستان. بەرنامەکە هەروەها ڕێبازێکی یەکسانخوازی گرتووەتە پێش بۆیە هەموو گۆرانیەکان لە بەرچاو دەگیرێ، تەنانەت ئەو گۆرانیانەی کە لە ڕێگای تەلەفونە زیرەکەکانەوە تۆمار کراون. گۆرانی بە کواڵەتی نزمان هەیە لە هونەرمەندانی وڵاتە جیاوازەکانەوە کە ڕەنگە نەتوانن بچنە ستۆدیۆ و پارەی نمایشێک بە کواڵەتی بەرزیان هەبێت بیدەن. ئەوە هیچ گرنگ نییە. ڕەنگە کواڵەتی تۆمارکردنەکە خراپ بێت بەڵام بیرۆکەی پشت پێکاتەکە ڕەنگە زۆر باش بێت. بۆیە ئێمە لەسەر چۆنایەتی بیرۆکەکە بڕیاری خۆمان دەدەین. لە ئیستادا بەهۆی داخستنەکانەوە براوەکان ناتوانن بڕوانە کالیفۆرنیا، بەڵام بەڕێوەبەرانی ئەم بەرنامەیە دەڵێن هەر بارودۆخەکە ئاسایی بێتەوە بەرنامە و پلانی زۆریان دەبێت بۆ جێبەجێکردن لە لۆس ئانجلس. من دەڵێم ئەمە ئەو شوێنەیە کە دەبێت هەبێت چونکە شتی باش دێتە بەردەمت. ئەگەر تۆی تیادا نەبیت، ئەگەر لەو شوێنەدا نەبیت کە شتێکی باشی لێیە، ئەوە ڕەنگە تۆ بەختێکی باشت لە دەست بچێت چونکە ژینگەیەکی ڕکابەرانەیە. لە کاتێکدا ئەم بەرنامەیە بە دڵنیاییەوە خەڵاتی زۆر هیوا بەخش بە موسیقا ژەنەکان پێشکەش دەکا، هەروەها لەلایەکی دیکەشەوە دەتوانێت پردی پەیوەندی بێ لە نێوان موسیقا ژەنانی جیهان لە شوێنێکی دیجیتاڵیدا، ئەو شتەی کە لە واقعی ئیمڕۆی کۆڤیددا زۆر بەنرخە.